سەرڕای ئەوەی نزیکە 1 ساڵە دادگای فیدراڵی بڕیاری تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی دەرکردووە، بەڵام دەسەڵاتدارانی هەرێم سەرپێچی یاسایی دەکەن و ئامادەنین بڕیارەکە وەکو خۆی جێبەجێ بکەن. شارەزایان دەڵێن هەرێم لە هەوڵەکانی بەردەوامە بۆ سەپاندنی هەژماری من لە بری تەوتین. حکومەتی عێراقیش بێدەنگی هەڵبژاردووە. پابەندەبوونەکە سیاسیە و ئەگەرنا بەپێی دەستور حکومەتی عێراق حکومەتی هەرێمی کوردستان کە هەمیشە پێداگیری لە مافە دەستوریەکان یەکاتەوە ئەڵێمە پێداگیری لە مافی دەستوریەکە بەپێی دەستوری عێراق و ئەشبوو ئەوەندە پابەندی دەستور بێ پابەندی بڕیارەکەی دادگای فیدراڵی بێت، چونکە بڕیارەکە بە تەواوی لە بەرژەوەندی خەڵکی کوردستانەوە پێم وایە ئەو بڕیارە موچە لە مەعزەقێکی گەورەی هێنێتە دەرەوە ئیداتەوە دەستی خەڵک. خۆی لە ڕووی یاساییەوە مەسەلەی دادگای فیدراڵی باڵاترین شوێنە بۆ ئەوەی کە بڕیارەکانی جێبەجێ بکرێت. لە ڕوو ئەگەر باسی یاسا بکەین خۆی لە ڕاست جێبەجێنەکردنی بڕیاری دادگای خۆی جەریمەیەوە تا تاوانە بۆ هەر لایەکە جێبەجێنەکە و لە ڕاستی ئەبێت ئەم بکرێ بە دۆستی یاسایی یانی ئەگە بمان لە ڕووی قانونی و بابەتە بەجوڵێندرێت. حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم لەبەر بەرژەوەندی حیزبی و کەسی بە زۆر هەژماری من بەسەر فەرمانبەرانی دادەسەپێنێت. لەگەڵەوەی تەوتین کۆتایی بە کێشەی دواکەوتنی موچە دەهێنێت و پرۆژەی هەژماری من درێژەدانە بە گرفتی موچە، بەڵام دەسەڵات ئامادە نییە گرفتی موچە چارەسەر بکات و دەیەوێت لە ڕێگەی هەژماری منەوە کۆنتترۆلی موچە لە دەستی خۆیدا بهێڵێتەوە. دڵنیاییەوە هەمومان ئەزانین جێبەجێنەکردنی بڕیاری دادگای فیدراڵی جۆرێکە لە مخالەفەوە جۆرێکە لە سەرپێچی و پێویستی ئیجراعات بەرامبەر ئەو کەسانە بکرێت کە کەم تەرخەم بوونیان لەمپەریان بۆ دروست کردووە. حکومەتی هەرێم حکومەتی عێراقی فیدراڵ پێم وایە بەشقی خۆی پابند بووە ئەوە ڕوونکردنەوەشی داوە هاتۆ بۆ پەرلەمان سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیری دارایی بەردەوام ڕوونکردنەوە نووسراوی خۆیان بووە، بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان وەکو پێویست پابند نەبووە و بە دڵنیاییەوە بەشێکی پەیوەندی بەم بارودۆخەیە کە لە ناوچەکە هەیە. من پێم وایە کە ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان گرێ و لەسەر ئەم بارودۆخە بکە چۆن لە ڕابردووە زۆر هەلی ترمان لە دەستدا و زۆر شکستی تریان تۆمار کرد و ئاماژە بێتە خاڵێکی تری شکست بۆ هەرێمی کوردستان. هەژماری من کە پرۆژەی مەسرور بارزانی سەرۆکی حکومەتی ماوەبەسەرچووی شکست خواردووی هەرێمە ئامانج لێی کۆنتترۆلکردنی موچەیە لە دەستی بانکەهلیەکانی خۆیاندا لە کاتێکدا تەوتین بریتێر لە بەبانکینکردنی موچە لە بانکە فیدراڵیەکان و متمانەی زیاترە، بەڵام بەرپرسانی هەرێم وەکو هەمیشە بەرژەوەندی خۆیان دەخەنە پێش بەرژەوەندی خەڵکە و بە زۆر پرۆژەکە بەسەر موچەخۆراندا دەسەپێنن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.